بەڵێ سڵاوتان لەبێت و جەژنتان پیرۆز بێتن. ئێمە لە ناحیە قەسرین لە دەوەری باڵەکایەتی. دیارە ناحیە قەسرە جیاواز لە شوێنەکانی تری هەرێمی کوردستان بۆ نوێژی جەژن بەشێک لە هاوڵاتیانی ناحیەکەوە ئەبینن هاتوونەتە دەرەوە بۆ ئەنجامدانی نوێژی جەژن و جەژنە پیرۆزانە ئەوەی کە ئێستا هەیە بریتیە لە تەوقە و گەردەن ئازادی و جەژنە پیرۆزەی هاوڵاتیان دوای نوێژی جەژن ئەنجامدرا. ماوەستا وتاریدا دواتر دوای کۆتایی هاتنی وتاری جەژن لە ئێستادا هاوڵاتیان سەرقاڵێوان کەوا جەژنە پیرۆزانە ئاراستەی یەکتر بکەن. من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای بەڕێز مامۆستای وتاربێژ کەوا وتاریدا. مامۆستا سڵاوتان لێبێت و جەژنتان پیرۆز بێتن. جیاواز لە شوێنەکانی تری هەرێمی کوردستان ئێوە نوێژتان لە دەرەوە ئەنجامدا هۆکارەکەی چی بوو؟ وەڵا هۆکارەکەی ئەوەی کە من بە تێگەیشتنی من دەبێت لە دەرەوە بکرێت بە جۆری ئەو فەرمودانێکە هەنە لە قورئان و لە سونە ئەوەی هاتووە تەشی دەکات لەسەر بکە نوێژی جەژن چونکە پێغەمبەر یەکەمجار کردووی سەلام ئەویش هەموو نوێژەکانی لە دەرەوە کردووە تەنها یەک نوێژەی بە باران و خۆڕ بردێ مزگەوتێ باقیەکەی دیکە لە 19 نوێژی 18 نوێژی لە دەرەوە کردوون لە بەخاتری ئەو ڕێبازی پێغەمبەر سەلامی خواسێ بۆ زیندووکردی ئەو ڕێبازی پێغەمبەر کە من بە پێویستی زان بەڕاستی چونکە نوێژی جەژن وهانێک کە خەڵک چاوی دەکات زۆر گەورەیە زۆر لەو گەورەترە و حکمەتەکانیشی زۆر زیاترن وردەکارەکانیان زۆر زیاد کە خۆی گەڵەساکردن بەڵام داخی گرام کە بەڕاستی ئێمە دوورین لە وردەکاریەکانی ئەو عیباتە گەورە بەڕاستی لەبەر ئەو بەڕاستی وسپان کە زیندووکەرەوە هیوادارم ئینشاءالله خەڵکیش چاو لێمە بکە بێگومان خێران دەگەێتێ. خی گەورە پاداش بداتەوە. سپاس. خی گەورە پاداش مامۆستا بداتەوە بۆ وتەکانی. مامۆستا سڵاوت لێبێت و جەژنت پیرۆز بێتن. خی گەورە پیرۆز و مبارەکی کاتن. ئەگەر جەژنە پیرۆزانی خۆتان بگەێنن. جەژنە پیرۆزانە لە هەموو مسلمانان پیرۆز بی هیوادارین ببیتە مای بەختەوەری لە هەموو مسلمانان. پیرۆزە ئینشاءالله پیرۆز بی لە هەموو مسلمانان. لەم جەژنە چیتان هەیە پەیامێکتان هەیە ئەگەر بیگەێنن؟ پەیامی نەوەیە پەیامی برایەتی خی گەورە وە بکات کە هەموو خەڵک ببیتە برای یەکدیکە و ئاشتی بێتە جە ئینشاءالله. زۆر سپاس دەکەین. زۆر سپاس. مامەجیان ئەگەر پیرۆزبایی خۆت بگەێنی بە پیرۆزبایی لەمە لە هەموو مسلمانان بە تایبەتی لەو کوردستانەی لە هەموو کوردستانی پیرۆزبی لە هەموو دنیای ئەوەی مسلمان لێ پیرۆزبی سەرکەوتو بوون مسلمان بەسەر بێ باوەڕاندا خی گەبەر سەیانێخی ئینشاءالله هەموو دەمە هەر سەرکەوتوە بین ئینشاءالله کوردستانی هەر ئاوەدان و هەموو دەمە ئینشاءالله خێرخوازی چاشتی ئەبیت و ئەسانی بەدینی لێپەرەوەدا بی ئینشاءالله پیرۆزبی لە هەموو لایەکی زۆر مەمنوی تووشین. پاداش داتەوە دووبارە جەژن پیرۆز بێتن. بەڵێ وەک ئەبینن ئەمە ئەنجامدانی مەراسیمی جەژنە لە ناحیەی قەسری دەبەری باڵەکایەتی. مسلمانان جەژنە پیرۆزانە ئاراستەی یەکترەکەن وەک ئاماژەمان پێدا لە ناحیەی قەسرێ مسلمانان بۆ ئەنجامدانی نوێژی جەژن ڕوویان لە دەشت کرد لە مزگەوتەکان نوێژی جەژنیان ئەنجام نەدا وەک زیندووکردنەوەی سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوا لە دەرەوەی مزگەوت نوێژی جەژنیان ئەنجام داوە. بەڵام نەگەڕێمەوە لایەوە.